ماوەی هەفتەیەکە مامۆستایانی وانەبێژ لەسەر شەقامن و بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردووە. مامۆستای وانەبێژ هەیە زیاتر لە 6 ساڵەوانە دەڵێتەوە نەکراوە بە هەمیشەیی. لە سنووری پەروەردەکانی هەڵەبجە و سەی سادق و قەزای شارە زوریش گردبوونەوەی ناڕزایی مامۆستایانی وانەبێژ ئەنجام درا. دەڵێن بەردەوام دەبن لە بایکۆت تا حکوومەت وەڵامی گونجاویان دەداتەوە. سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەی شەهید لەسەر بایکۆت بەردەوامین هەتا ئەو دقەی کە لایانی بەرپرس کە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی وەزیری پەروەردەیە ئێنە سەرخەت و وەڵامێکی سەریح و جدیمان پێدەنەوە کە وانەبێژان مەسیریان چێ بێت ئەو پێشنیارانەی کە کراوە بۆ وەزارەت تا چەند ئەتوانن جێبەجێکن بە هیچ شێوەیەک ناچمە هەوڵەکانی خوێندن هەتاوەکو داهاتی خۆم و خێزان و مناڵەکانم دیاری نەکرد. بەڕاستی داخ و بەژارێکی زۆر بەم حکوومەتەکە ئێمە دوای چەند ساڵ هەوڵدان و ناڕەحەتی کێشان گەشتین بە ئەو شتێک کە ئێمانویست بەڵام ئەوان زۆر نابەرپرسانە لەگەڵ ئێمە مامەڵاکەن. زۆر سەیرە کە ئەسوور ئەجزانی لە توانایانە هەیە ئەم 23,000 مامۆستا نەبێژەدا مەزرێن چونکە بە حسابی خۆیان چاکسازیێکی زۆریان کردووە لە بندیواروانە 19,000یان لا بردووە. ئێستا وانەبێژ ئەتوان بخەنە شوێنەکانیان. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە گردبوونەوە ناڕزایەتی مامۆستایانی وانەبێژی هەڵەبجە بەشداری کرد و ڕایگەیاند 2 یادداشتیان بۆ چارەسەری کێشەکانی مامۆستایانی وانەبێژ ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان کردووە و بەردەوام دەبن لەسەر فشارەکانیان تاکو مافەزەوتکراوەکانی مامۆستایانی وانەبێژ بگەڕێنرێتەوە. داواکاری مامۆستایانی وانەبێژمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە کە لەوە زیاتر ئەم داواکاریە ڕەوە سادە یاساییە فەرامۆش نەکەن و حکوومەت لە ئاستی بەرپرسیارەتیە وەڵامی مامۆستایانی خۆی گەنجانی وڵاتەکەی خۆی بداتەوە. خاڵی دووەمەوەیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەوە زیاتر کۆبوونەوەکان دوانەخا ڕانەگرێ و لە نزیکترین کاتا کۆبوونەوە بکە و داوای مامۆستایانی ناڕازی یەکەم بڕگەی دانیشتنی یەکەمی پەرلەمان بێت لە دوای هەڵبژاردنەکان. بە بایکۆتی پرۆسەی پەروەردە لەلایەن مامۆستایانی وانەبێژەوە کێشە و گرفت بۆ پرۆسەی پەروەردە دروست بووە. قوتابخانە هەیە دەوامی ڕاگرتووە. بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە ئاماژە بەوە دەکات داوایان لەلایەنی پەیوەندیدار کردووە گرفتی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکەن چونکە کەلێن کەوتووە تا پرۆسەی خوێندنەوە. بە دڵنیاییەوە بە گرفتی دروست کردووە. ئێمە وەکو پەروەردەی هەڵەبجە لەوەسیە کەمترین وانەبێژمان هەیە بەڵام پەروەردەکانی دراوسێمان کە لە دەور و پشتی پارێزگای هەڵەبجەن ژمارەیەکی زۆر وانەبێژیان هەیە. بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر پرۆسەکە دروست کردو و ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانیانەوە بێت و بۆەوەی خوێندکارەکانمان بێ مامۆستانە بن. مامۆستایانی وانەبێژ دەڵێن لە مانگی دوێم ساڵەوە موچەکانیان پێنەدراوە و جگە لەوەش کۆمەڵی کێشە و گرفتی دیکەیان هەیە کە پێویستە حکوومەت بێتە سەرخەت و بۆیان چارەسەر بکات. دەژڵێن بەردەوام دەبن تا مافەکانیان دەستەبەر دەکەن و حکوومەت بە فەرمی بڕیاری دامەزراندنیان بۆ دەردەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.